جارێکی دیکە خاوەن پشکەکانی چاڤیلاند کە بە وتەی خۆیان ژمارەیان 9,000 کەسە گردبوونەوەی ناڕەزاییان دژی خاوەنی پرۆژەی چاوی گەشتیاری ئەنجامدا. بەڵام گردبوونەوەی ئەم جارەیان لە بەردەم دادگا و داواکاری گشتی سلێمانی بوو. نوێنەری خاوەن پشکەکان دەڵێت خاوەنی پرۆژەکە لە دادگای سلێمانی فەرمانی گرتنی هەیە، بەڵام تا ئێستا دەستگیر نەکراوە و داواکارن لە لایەن ئەمنیەکان فەرمانەکە جێبەجێ بکەن. لە پاش چەند ساڵ بەم ئاخریە لەم چەند مانگە دادگای سلێمانی و حاکمی سلێمانی کە ئەم گەندەڵیان بۆ دەرکەوت کە هەڵسن بە ئامرقەبز بۆ خاوەنی پرۆژەی چاڤیلاند خاوەنی پرۆژەی چاڤیلاند دەرکات لە پاش ئەو هیلاکی و ماندووبوونەوەی چەند ساڵی کە لە محکەمە شکاتمان نەکرد. لەخوا بە زیابێ سوپاسی داواکاری گشتی و سوپاسی محکەمەی سلێمانیەکەین، زۆر سوپاسیانەکەین کە هەستان بە ئیجراعاتێکی قانونی دەست بەجێ بۆ ئامرقەبزکردن بەسەر شاسوار عەبدولواحیدا وەلەو تا ئێستا شاسوار عەبدولواحید نەگیراوە. داواکاریمان گلەیمان لە شوڕتەی سلێمانی و لە ئاسایشی سلێمانی داوامان لێیانە ئەم کەسە بگرێت کە ئاوا ماوەی 7 ساڵە یاری بە چارەنووسی خەڵکی سلێمانی یەکات، ماوەی 7 ساڵە زیاتر یاری بە چارەنووسی 10,000 کەس دەکات. خاوەن پشکەکان دەڵێن لە ماوەی کردنەوەی پرۆژەکە تاوەکو ئێستا سوودمەند نەبوون و فری و دراون لەلایەن خاوەنی پرۆژەکەەوە، چونکە ئەو ڕیکلامانەی سەرەتا دەکران پێچەوانەی دوای کردنەوەی پرۆژەکە بوون. هەندێک خاوەن پشکیش هەیە زیاتر لە 400 ملیۆن دیناری خستۆتە پرۆژەکەەوە، بەڵام تا ئێستا تەنها کارتی یاریکردنیان پێدراوە. ئێمە کۆمەڵە کاتێک خەڵکی کەم دێتە سەرجادە یاکۆ بینەوە خاوەن پشک نین هەمومان. نوێنەری خاوەن پشکی هەمووی ناتوانێت لە ڕانێوکێ لە قەڵازەیەکێ لە هەولێرێکێ لە بادینانێکێ لە هەڵبژەیە ناتوانین ئەو خەڵکە بانکێن هێرا لە ڕێگایکێک لە حادیسەیەک تووش حادیسەیە بێ لەسەر داوایەکی من کە بێنم بۆ خۆپشاندان ناتوانم کاری وا بکەم. لەبەرەوە ئەمانە هەموو نوێنەرین، نەک ئەوەی کە خاوەن پشک هەمووی لێرە بێ. ئێمە 9,000 کەسین، هەمووی 200 کەسە بینی 100 کەس ئامادەیە. لەبەرەوە ئەسڵ ساسی نییە، سیاسی نیە. ئەگەر ئەسڵ سیاسی بووایە ئێستا حق و مافی خۆمان وەرەگرتەوە. دەفرم لە پشکەکانە بە پێی زیابوونی پشکەکان 436 ملیۆنەکە تێگەی لە 2013ەوە دوو جار هینمان وەرگرتووە، دوو جار بە پێینەکە ملیۆنی 30,000 وەرگرتووە. جاری ئاخیر ینی ئەم ئاخیریەکە وەرمانگرت 5 ملیۆن و 380,000 لەگەڵ بای 3 ملیۆن و 180,000 کارت. پەیام لەسەر ناڕزایی خاوەن پشکەکان چەند جارێک پەیوەندی بە پارێزەری کۆمپانیای چاڤیەوە کرد، بەڵام پەیوەندیەکە بەردەست نەبوو. خاوەن پشکەکان دەڵێن هیچ دەستێک لە پشتی خۆپشاندانەکانیانەوە نییە و ئەو تۆمەتانەش ڕەت دەکەنەوە کە پێشتر خراببوویە پاڵیان. داواش دەکەن ئەم جارە خاوەنی پرۆژەکە دەستگیر بکرێت و لێکۆڵینەوەی لەگەڵدا بکرێت.